بیزانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوتان لەبێ. بەرنامەی تەندروستی ئەم جارەمان باز لە کۆمەڵێک نەخۆشی دەکەین لە منداڵاندا، ئەو نەخۆشیانەی کە ئەگەری هەیە لە منداڵێکەوە بۆ منداڵێکی دیکە بگوازرێتەوە، با بزانین ئایا ئەو نەخۆشیانە چین و ئایا دایکان و باوکان و منداڵان چی بکەن تاوەکو خۆیان لەو نەخۆشیانە بپارێزن. هەروەها ئەوەی کە پێویستە بیزانین سەبارەت بەم نەخۆشیانە، ئایا هەریەکە لەم نەخۆشیانە یاخود کاتێ منداڵێک توش بەم نەخۆشیانە دەبێ چەندە لە قوتابخانە یاخود لە باخچەکەی لە جێگاکانی دیکە کە یاری تێدا دەکا یاخود لە ئەندامانی دیکەی خێزانەکەی دوور بکەوێتەوە و جیا بکرێتەوە. لەگەڵمان بن. دکتۆر مەسعود مستەفا پزیشکی پایە بڵندی منداڵان باز لەو نەخۆشیە باوانەی منداڵان دەکات کە دەگونجێ لە منداڵێکەوە بۆ منداڵێکی دیکە بگوازرێتەوە. هەروەها دیاری دەکات ئایا هەریەکە لەو نەخۆشیانە پێویستە چەندێک منداڵەکە جیا بکرێتەوە و یاخود مۆڵەتی پێ بدرێت و نەچێتە باخچە یاخود قوتابخانەکەی. دکتۆر مەسعود سپاس بۆ ئامادەبوونت. منیش سپاسیەوە کەم دەستان خۆش بێ. سەلامەت بێ. ئەمانەوەی باز لە هەندێک نەخۆشی باو بکەین لە نێو منداڵاندا، ئەو نەخۆشیانەی کە وەک دەوترێ گوازراون دەگونجێ لە مناڵێکەوە بۆ مناڵێکی دیکە بگوازرێتەوە. ئەگەر هەندێک لەو نەخۆشە باوانەمان پێ بڵێ کە ئەگوازرێتەوە و کۆمینیکەی بڵن وەک دەڵێ. دەست خۆش بێ کاک تۆژیان. لە پێشەشیدا ینی هیوادارم ئەم بەرنامانە هەر بەردەوام بێ بۆ ئێمە بتوانین چەند ڕێنماییەک ینی بگەێنین بە خەڵکی خۆمان و کەسوکاری خۆمان بۆی بتوانین ینی ڕێگر بین لە نەخۆشیەکان نەک چارەسەری نەخۆشیەکان بکەین، چونکە هەدەف لە دکتۆری و ئامانج لە دکتۆری ئەوەیە کە ئێمە ڕێگری لە نەخۆشیەکان بکەین نەک چارەسەری نەخۆشیەکان بکەین. بۆیە لە پێشینانی شەروتویانە ینی خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن. بۆیە هیوادارم ئەمە ببێتە باو بەرنامەی زیاتر بکرێت، زیاتر ئیتیمان پێ بدرێت. وەک باوە لەناو ینی بەتایبەت لە تەمەنی مناڵە کۆمەڵی نەخۆشی هەیە ئەگوازرێتەوە بۆ لە مناڵێکەوە بۆ مناڵی تر و ئەمانە وەکو درکە و مێکوتە، وەکو سوورێژە، وەکو سوورێژەی ئەڵمانی، وەکو ملەخرێ، وەکو یا بڵین ئەمانەی تووشی کۆکەڕەشە یا ئەمانەی کرمی دەزولەی، ئەمانە چەند کۆمەڵە یانی نەخۆشیەکن کە گوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. بەڵێ ئەم نەخۆشیانەی تقریبان ئەو نەخۆشانە بوو کە باون لەناو وڵاتی خۆمانە کە باست کرد. زۆر باشە دکتۆر مەسعود، ئەمانەوەی یەکێک لەو نەخۆشیانە زۆر بە کورتی زانیاری کورتمان بدەیتێ. بۆ نمونە دڕکە و مێکوتە چیکن پۆکس چییە؟ بۆچی مناڵان توش ئەبن و نیشانە و چارەسەری چییە؟ دڕکە و مێکوتە نەخۆشیەکی ڤایرەسیە، گوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. ئەمە نیشانەکانی ینی تا و بێتاقەتی و ئەمانە و سووربوونەوە یا برین دروستە بێت لە پێستی مناڵەکەیە. ئەمە عادەتەن ینی ماوەی ڕۆژێ بۆ 2 ڕۆژ پێشەوەی ئەم نیشانانە دەرکەوێت لە مناڵەکە توش بووە، تووشی ئەم نەخۆشیە بووە و 5 ڕۆژ یا بڵین هەتا ئەو کاتەی برینەکان ئەبێ بە قەتماغە معڕەزە بۆ جارێشتر بگواتێتەوە بۆ خەڵکی تر و ئەمانە یا بۆ کەسی تروەمە. واتە کە منداڵێک توش بە دڕکە و مێکوتە دەبێ، تۆ وەک پزیشکێکی پایە بڵندی منداڵان تا چەندە ڕێنمایی دایکان و باوکان دەکەی کە مناڵەکە دوور بخەنە و بڵێن تێکەڵی مناڵی دیکە نەبێ؟ ئێمە هەر کاتێک کە ڕوبەڕووی کەسێک بینەوە یا دێ بۆ لامان شەکواکە لە مناڵەکەی کە تووشی یەکێ لەم نەخۆشیانە بووە، ئێمە ینی گومانیان نیە بەبێ گومان و خۆم و هاوڕەکانیشم ڕەفیقەکانم ئامۆژگاریانەکەین کە مناڵە بگواز ینی ئەبێتەوەی گواستنەوە بۆ کەسێک تر و ئەمانە و جیا بکرێتەوە لە مناڵی تر و ئەمە. بەڵام ینی وەکووتم لە ماوەی ڕۆژێ بۆ 2 ڕۆژ پێش ئەوەی نیشانەکان یا دەرکەوتنی سووربوونەوەی پێست و برینەکە معڕەزە بگوازێتەوە بۆ خەڵکی تر و 5 ڕۆژیش دوای دەرکەوتنی نیشانەکانی یا ینی هەتا ئەو کاتێک قەتماغە دروستە بێت لەسەر برینەکانی هەر ئامادەیە جاریشتر بیگوازێتەوە بۆ خەڵکی تر و ئەمانە بۆی داواکارین کە ئەم کاتە ینی مودەتەکە بە نزیکەی 5 بۆ 7 ڕۆژ مناڵەکە بگوازێتەوە لە خەڵکی تر، تێکەڵاوی خەڵکی تر نەکرێ یا نەچێت بۆ ناوەندەکانی خوێندن یا لە مناڵی تر لە ماڵەوە جا بکرێتەوە. و ئەمێ بە هەلی وەرگرم ئەمە ئامۆژگاریەش تر بکەم بۆ دایکان و باوکان لە خۆیانەوە عیلاج بەکار نێنن بۆ ئەو مناڵانەی کە تووشی دەرکەوتە یا ئەو مناڵانی کە تووشی هەر نەخۆشیێکی ڤایرەسیە بن، چونکە هەنێ مناڵمان بینیوە توش بووین کە ئەم مناڵانە مەرحەمی حساسیە و خوران و ئەمانیان بۆ بەکارهێناوە بەڕاستی کارەساتی خوڵقاندووە
تووشی زۆر مزعفاتی کردووە کە هیوادارم دایکان و باوکان یعنی ڕێی پسپۆری مناڵان وەربگرن یا بێن بۆ ڕایشکاری مناڵان بۆ ئێمە بتوانین چارەسەری پێویستی بۆ بکەین. زۆر باشە دکتۆر مەسعود، واتە بەکارهێنانی دەرمان ئەوەی کە هاوڵاتیەک ئێستا دەرکەوتمێکتە هێندە ئاسان بووە زۆر کات دایک و باوکەکە خۆیان نەزانن دەرکەوتمێکتەیە، بەڵام سربەخۆ بەبێ ڕێنمایی پزیشکی بەکارهێنانی دەرمان کارێکی نادروستە. بەتەکید ئەمە کارێکی زۆر نادروستە، ینی تووشی هەنێ مناڵ بووین نامانەوێت باسیکەین و ئەمانە ینی تووشی مزعفاتی وا بووە بەڕاستی کارەسات بوو کە دوایی دەرچوو لە خەستەخانە ینی خەفەت و ینی زۆر خەفەتمان بۆ خوارد و کە ڕۆژ لە خەستەخانە و دەرچوومانە بەهۆی ئەوە بوو کە دایک و باوکەکە بە نەشارەزایی هەنێ عیلاجیان بۆ بەکارهێنا بوو کە بوو بەهۆی زیاتر پەرەپێدانی نەخۆشیەکە و زیاتر دروستبوونی نەخۆشیەکە. بەڵێ کەواتە چارەسەری دەرکەوتمێکتە کە دێتە لای ئەوە چییە؟ چارەسەری بۆ لای ئێمە مهمترین شت بەلامانەوە کە ئەم کەسێک کە دێ بۆ لامان کۆنتترۆلی تاکەی بۆ بکەین، ئەوش لە ڕێگەی ینی هەنێ دەرمانی تایبەتەوە نەکەم و دەرمانێک وەمە و هەروەها چارەسەری خورانی بۆ بکەین. هەر ئەمە هیچ چارەسەریشی تری نییە، هەر ئەممانەوێ و ڕێنمایی دایک و باوکەکە ئەەکەین کە لە ماڵەوە ئەتوانێت ینی خواردنی زیاتری باتێ، خواردنی تەندروستری باتێ و زۆربەی دایکان و باوکانی چەند هزار پرسیاری ئەمەکەن ئەم مناڵە بشوورێ یان نەشوورێ، ینی ئەم بەنسبەت ئێمەوە شتێکی ئاساییە کە مناڵەکە بیشوە ئەمانە بەس ڕێنمایەکەین کە لە کاتی شۆردنە وەکو جارەکانی تر نەیشوە لفکە بەکار نێنێت، چونکە برینداربوونی هەر شوێنی برینەکە یا دەرکەوتنی ئاو بەرکەوتنی بە شوێنی تر و ئەمە بێتە هۆی جارێشتر ئەم شوێنش تووشە بێتەوە، بۆیە ڕێنمایەکەین ئاتیادی ئەتوانێت بیشوەوەمانە زۆر ئاساییە بەڵام بە لفکە بەکارنێنێ. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. ئێستا هاتووینە باخچەی منداڵانی وایس. لەم باخچەیە تاوەکو لە نزیکەوە لەگەڵ منداڵەکان هەروەها لەگەڵ سەرپەرشتیارانی باخچەکە باس لە پێویستی پێدانی ڕێنمایی و هۆشیاری تەندروستی بکەین بە منداڵانی باخچە و قوتابخانەکان، هەروەها باز لە هەندێک نەخۆشی بکەین وەک باسمان کرد کە لە نێوان منداڵاندا بە ئاسانی دەگوازرێتەوە و پێویستە قوتابیانی قوتابخانی منداڵان هەروەها ئەو منداڵانەی لە باخچەی منداڵانەکان هاتوچۆی باخچەی منداڵانەکان دەکەن خۆیانی لێ بپارێزن و ڕێنماییان پێ بدرێ. بەڵام سەرەتا کە لە ڕێگاوە هاتم بەڕاستی ئەم پەیامەم بینی سەرنجی ڕاکێشام باوەکو خۆی بۆتان بخوێنمەوە. پەروەردە و تەندروستی پێکەوە سەرنج بدەن هاوڵاتیانی خۆشەویست. ئەمە ئەگەر ئەم پەیامە جێبەجێ بکرێ بەڕاستی ئەمە گرنگترین ئاستی پێشکەوتنە کە بۆ قوتابخانە و ناوەندەکانی دیکەی خوێندن و پەروەردە پەیڕەو بکرێت تاوەکو لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە ڕووی تەندروستیەوە وڵات پێش بکەوێت. پەروەردە پرۆسەیەکی هەمەلایەنەیە، هزر و دەروون و ڕەفتاری منداڵ پێکەوە لە ژێر کاریگەری ئەم پرۆسەیەدان. لەبەر ئەوە پێویستە بەرنمەیەکی تێروتەسەل هەبێت تاکو منداڵ لە سەرەتای چوونە باخچەوە لە ژێر سێبەری ئەو بەرنمەیەدا گەشە بکات و بەرەو پێشەوە بڕوات. دیوی دووەمی ژیانی منداڵ لایانی تەندروستیەکەیەتی. بایەخی تەندروستی لە پەروەردە کەمتر نییە. پێویستە تەندروستێکی باش بۆ منداڵ فراهەم بهێنرێت. لەبەرەوەی هەمومان دەزانین بەبێ ئەوەی تەندروستێکی باش بۆ منداڵان فراهەم بهێنرێن بە هیچ شێوەیە نەک هەر پەروەردە لایەنەکانی دیکەیش فراهەم ناهێنرێت. پەروەردەیەکی باش سەرچاو و بنەمای سەرەکی تەندروستێکی باشە، لەبەر ئەوە پەروەردە و تەندروستی پێکەوە دوانەیەکی لێکدا نەبراون. ئەمە ئەو پەیامەیە کە ئێمە هەمومان پێویستە بە گرنگیەوە تەماشای بکەین و جێبەجێی بکەین، چونکە بەڕاستی تەندروستی خۆی هەم بەشێکە لە پەروەردە هەم دەورێکی سەرەکی هەیە لە هەموو بوارەکانی دیکەی ژیاندا. قسەیەک هەیە ئەڵەیە ئەگەر تەندروستیت باش نەبوو هیچ بوارەکانی ترت باش نابێ، لەبەر ئەوەی بوارەکانی دیکە کارکردن لە بوارەکانی دیکە پێشکەوتن لە بوارەکانی دیکە بەسراوەتەوە بە تەندروستیەوە. لەم باخچەی منداڵانی کە ئێمە سەردانمان کردووە بە نمونەیەکی جوان گرنگێکی ئەوتۆ دراوە بە ڕێنمایی تەندروستی و بەشی تەندروستی ئەو منداڵانی کە لێرن. لە پشتمەوە ئەوەی کە دەیبینن نووسراوە نێرس ڕووم، واتە ژووری پەرستار یاخود دەتوانین بڵێن ژووری ئەو ژوورەی کە تێیدا هەم چارەسەری سەرەتایی تەندروستی منداڵانی باخچەکە دەکرێت، هەم ڕێنمایی و کارە پێویستە تەندروستیەکانیان بۆ دەکرێت. ئێستا دەچینە ئەم ژوورە بزانین کێی لێیە و چی لێیە. لەگەڵمان بن.
بەرزیخان کارمەندێکی تەندروستیە لە باخچەی منداڵانی وایز سەرپەرشتی تەندروستی منداڵانی باخچەکە دەکات. ئێستا دەچینە لای و دەیدوێنین تا بزانین ئایا پلانیان چییە بۆ گرنگی پێدانی تەندروستی منداڵانی باخچەکە. ئەمانەوێت سەرەتا زانیاریێکمان پێ بدەی ئەم ژووری لێرە لێ نووسراوە نێرس ڕووم ژووری پەرستار چییە چی تێدایە ئێوە چی لێەکەن؟ بەڵێ ئەم ژوورە ژووری نێرسە لە قوتابخانە و باخچەکانی وایز خۆشبەختانە لەگەڵەوەی زۆر گرنگێک بە پەروەردەی قوتابیەکان ئەدرێ گرنگی بە لایانی تەندروستیش ئەدرێ هەردوو دیدەکە تێکەڵ کراوە لە قوتابخانە و باخچەی وایز ئەمە ژووری پەرستارە لە هەر حاڵەتێکی مناڵەکان کە پێویستیان بە چارەسەرێکی سەرەتاییە بێت ئەهێنرێنە ئەم ژوورەوە هەموو چارەسەر و پێداویستیە سەرەتایەکانی تایە بۆ هەر مناڵەکە تووشی هەر حاڵەتێکە بێ لێرە. بڵین تا ئێستا لەو کاتەوەی کە ئەم ژوورە کارایەوە ئەکتیڤە کاری تیاکرێ هیچ حاڵەتێکی منداڵەکانتان چارەسەر کردو ئەگەر نمونەمان پێ بڵێ بۆ نمونە؟ بەڵێ زۆر حاڵەتمان هەیە منداڵەکانمان لێرە خۆشبەختانە زۆر تووشی حاڵەتی قورس نابن چکە بە پێوی مامۆستا و چاودێریان لەگەڵایە و بەردەوام ئەگاداریانن لە هەر ڕۆشتنێک بۆیە دووربن لە حاڵتی کەوتن و ئەو حاڵەتانە بەڵام هەر حاڵەتێکی برینداربوون بێ سووتان بێ هەر شتێک کە بەسەر مناڵەکان هاتبێ بەڵێ لێرە چارەسەر کراوە. سپاس بۆ زۆر باشە وەکو پێداویستی پزیشکی یاخود ئەو پێداویستانی دیکە کە بۆ منداڵەکان پێویستن چی تێدایە ژوورەکە؟ پێداویستێکی گرنگ کە لێرە مناڵەکانمان پلەی گەرمیان بەرزەبێتەوە بۆیە ئەو حاڵتە زۆر زەڕوشە کە ئاگاداری بین پلەی گەرمی لێ بەردەوام بۆیە هەر مناڵێک کە هەستی کرد گەرمایەتی یان شتێک ئێمە ئاگاداری بین بەرز نەبێتەوە ئەم تەمەنە لەبەر ئەوەی لەم تەمەنیا بەرزبوونی پلەی گەرمی زەرەری هەیە ڕاستە ئێوە گومان لە هەر منداڵێک بکەن پلەی گەرمی بۆ تۆمارەکەن تاوەکو دڵنیا ببنەوە. بەڵێ دواتر چارەسەر پێویستیەکانی بۆ ئۆکەین بە فێنکردنەوەی بێت جا بە هەر جۆرێک بێت پێداویستی بۆ جێبەجێەکەین. زۆر باشە ئێوە وەک بەشی تەندروستی لەم باخچەیە پلان بەرنامەتان چییە بۆ قوتابیەکان ئەوە تەنها لێرەیە دائنیشن قوتابیەک یاخود منداڵێک پێویستی بێ ڕێنماییەکەن و چارەسەرێکن یاخود جگە لەوانە بڵێن بەدر لەوانە بەرنامە و پلانتان هەیە بۆیان دەرسیان پێڵێنەوە؟ بەڵێ ئێمە لێرە پلانمان هەیە بەپێی ئەو پلانە هەڵسوکەوتەکەین لێرە وانی تەندروستیم هەیە من لێرە وانە تەندروستی ئەڵێمەوە جگەلەوەی کە چارەسەر ئەەکەم وانی تەندروستی ئەڵێمەوە ئاگاداری پاک و خاوێنی باخچەکە ئەبم ئەم کارانم هەیە لێرە لە پلانەکەمان. واتەوانی تەندروستی ئێستا بەشێکە لە وانەکانی دیکەی باخچەکە؟ بەڵێ هەفتانە جارێک هەر کلاسێک وانی تەندروستی هەیە. زۆر باش وانە تەندروستیەکە تەنها بۆ ڕێنمایی و زانیاری خۆیان یاخود تاقیکردنەوەیان تێداکەن و لێ پرسینەوەیان لەگەڵ ئاکرێن؟ پرسیاریان لێ ئەەکەم سپاس بخوا مناڵەکانمان زۆر زیرەکن بەو شێوازی کە دەرزەکە ئەڵێنەوە بەو شێوازە جوابمێنەوە ینی بەو شێوازی کە ئەمەوێ پێیان بگە پێیان ئەگا سپاس بۆخوا. ئێمە لێرە جگەلەوەی کە من دەرزەکە ئەڵێمەوە لێرە ڕیزبوونمان هەیە بەیانیان سەباحیمان هەیە هەفتانە ئەو پلانی کە من دامناوە ئەو وانەی ئەڵێمەوە لەگەڵ بەهای هەفتەکەمانە ڕێکیەخین و شانۆیەک لێرە بە شێوازێکی شانۆیی هەم لەلایەنی پەروەردەی هەم لەلایەنی زانست تەندروستی بۆ مناڵەکە پێشکەشیەکەین یعنی ئەو شتێک کە من ئەمێ پێیان بگەێنم بە شێوەی شانۆیی پێیان ئەڵم بە شێوازێکی شانۆیی مەسەرەن کە ئەمێ پێیان بڵام ئەبێ پاک و خاوێن بن بە ئەوی تووشی نەخۆشی نەبن بە شێوازێکی شانۆیی پێشکەشیانەکەین بۆیە فێر بن ئەگەر پاک و خاوێن نەبن لەم حاڵتەیە ئەمان تووشی نەخۆشیەک ئەبن میکرۆبێک ئەگەڵێتەوە بۆیان بەڵێ جگە لەوەش کە ئەچمە کلاسەکانەوە بە شێوازی شانۆییان گۆرانی بە ڤیددیۆ بە خۆیان ئەەکەمەوە خۆیان جارێکی تر ئەو دەورە ئەبینەوە یان ڤیددیۆیان بۆ لە ئێم لەگەڵ گۆرانی و ڤیددیۆکە سێری ئەەکەن بەو شێوازە لە شتەکان تێگەن یعنی هەر ئەوەنیە من بەوتن پێیان بڵم بەڕەسم و بە ڤیددیۆ و بەشان. زۆر باشە بەرزیخان ئێستا ئەمڕۆ هیچ جوانێکی تەندروستی هەیە بۆ هیچ کلاسێ؟ بەڵێ ئەمڕۆ 3 کلاس من ئەشمەلایەن. زۆر باشە وانەکانت چییە کە پێیان ئەڵێیت؟ لە پلانی ئەم هەفتەیەمان بەس لە پاک و خاوێنی ئەەکەین کە هەمان بەهامان هەیە ئەم هەفتەیە مناڵەکان ڕائهێنین لەسەر پاک و خاوێنی بەهاکەمان ناوی ئەندازیاری پاک و خاوێنیە و ئەوەی منیش هەر ناوی پاک و خاوێنی زۆر باشە خۆشبەختانە ئێمەش بابەتەکەمان لەسەر کۆمەڵی نەخۆشی گوازراوەیە لە منداڵانەی کە لە تەمەنی باخچە یاخود بنەڕەتیدان پاک و خاوێنیش پەیوەندی ڕاستە و خۆی بە خۆپاراستن لە بڵاوبوونەوەی نەخۆشە گوازراوەکانەوە هەیە. ئێمە ئێستا لەگەڵ دەبین کاتێک ڕێنمایی تەندروستی بە یەکێک لە کلاسەکان پێشکەشەکەی.
سەبارەت بە هەندێک نەخۆشی دیکە وەک بۆ نمونە پەتای ئاسایی پەتای وەرزی منداڵان پێویستە چەندێ دوور بکەونەوە خۆی پەتای ئاسایش هەر لە ڕێگەی زۆربەی نەخۆشیەکانیش باوە کاکتۆرجان لە ڕێی کۆندامی هەناسە و لە ڕێی پژمین و کۆکە و ئەمە گوازێتەوە بۆ کەسی بەرامبەر و ئەمانە لە ینی حتا پەتای ئاسایی ئەتوانێم ینی کەسەکە فێر بکرێ مناڵەکە فێر بکرێت دایما دەست و دەمی بشوە بە ئاو سابوون و ئەمانە لە کاتی پژمینی و لە کاتی کۆکەیە کلێنە زیاد دەسەسر بەکاربێنێ یا هیچ نەمانەی بەردەست نەکەوت ئەتوانێت لە کاتی کۆکە و پژمینیان ڕووکا بەم لاوە نەپژمێ یا کۆکە ڕاستەخۆ نەپژمێ بەسەر ئەو کەسی بەرامبەریتی یا ئەو مناڵێکە لەگەڵ یاەتی و ئەو مناڵێکە تووشە بێت لە ماڵەوە دوور بخرێتەوە بەتابەت لەو مناڵانەی کە تەمەنیان لە خوار 1 ساڵەوەیە بەڕاستی چونکە ئەو مناڵانێک کە لە خوار تەمەنی 1 ساڵەوە توش ببێ زۆر بە خراپی تووشە بێت و زۆر هیلاکە بێت و دام ئەمێنێتەوە لە خستخانە و کان و لەو دەرمان و ئەمی بۆ بەکارێنرێ و دایک و باوکەکە لە ئیشە بێەوە بێ لە دەوروبەری خستەخانەیە بێ مودەتێکی ئەوێ هەتا چاکە بێتەوە بۆی ڕێنمایەکەین دووریان خنۆر لە مناڵانی بە تایبەتی کە لە خوار تەمەنی 1 ساڵەوە. زۆر باشە دکتۆر مەزعود سەبارەت بەو نەخۆشیانەی کە پێیان دەوترێ کرمی ڕیخۆڵەکان ئەوانەی کە ڕەشانەوە و سکچون و نیشانەکانی دیکەی نەخۆشی ڕیخۆڵەکان دروستەکەن سەبارەت بەوە ڕێنمایی چییە پێویستە چەندێ دوور بکەونەوە چ کاتێ بڕۆنەوە قوتابخانە یاخود باخچەی منداڵانەکانی خۆیان ئەگەر کەسێک کاکتۆرجان تووشی سکچون و شانەوە بوو ئەمە ینی زۆربەی جار هەن ینی ئەمە شەروەکو لە پەتاشە هەر دروستە بێ لە ینی ئاتیادی لە التهابی ڤایرەسی و هەوکردنی ڤایرەسی شەر تووشی ینی سکچون و ئەمە بێ یا زۆر جار ئێمە هەستەکەین ئەمانە بەهۆی ینی وەکو پێڵێ فود پۆیزنینگ ینی ئەمانی کە ژێرایی بوون بە خواردنێک کە خواردویانە ئەمە بەچی جیاکەینەوە لە نەخۆشی تر و ئەمانە زۆر جار کە لە دایک و باوکەکە پرسی مناڵەکە و کەی دەستی کرد بەرشانەوە چکە شانەوەکە پێش سکچوونەکە دەست پێەکە ئەڵێ بۆ نمونە ڕۆژێ پێش ئێستا ئیتر پرسیاری ئەمەی لەکەی ئەم کاتە لە دەرەوە نان خواردووە یا لەکە زۆربەی جار ئەڵێ بەڵێ یا خۆی لە دەرەوەنانی خواردووە یا مناڵەکە لە دەرەوە شتێکی بەکارهێناوە شتێکی خواردووە پرسیاری تری لێ بکەی ئەگەر بڵێ کەسی تر لە ئەندامەکانی ماڵەوە توش بووە زۆر جار ئەڵێ وەڵاکات تۆجان خۆشم توش بووم بەڵام بە ینی سوکتر لە مناڵەکە گرتومە یا مناڵێکی تریشم توش بووە ئەویشیان تۆزێ بە سوکتر گرتوویەتی ئەمە شتێکی ئاسایە ینی بۆ ماوەی 48 ساعتیان 2 ڕۆژ لە وەرگرتنی ینی عیلاج و ئەمە ئەتوانێت بگەڕێتەوە ناوەندەکانی خوێندنمانە بەس وەکو وتم ئەم ماوەیە ینی بەی شێوەیە خواردنی دەرەوە گەر بکرێ بەکارنێنێ بەڵام ماوێتە بە تەواوی چاکە بێتەوە دوورکەوێتەوە لەمە بەنسبەت کرمی دەزوولەی و ئەمانە ئەمەش باوە لە ناو مناڵە بەتایبەت شەکوای دایک و باوک بۆ ئەوەیە کە مناڵەکە هەسەکە خوێی کۆمی هەیە زیاتر ینی مناڵەکە کۆمی ئەخورێنێ و ناڕەحەتە بێ و یا هەندێک جار مناڵی وایە ئەڵێ ئازارم هەیە هەندێک ئەڵندێ جار ئەڵێ ئازارم هەیە یعنی ئەمەشیان وەکو لە مستەڵەحی توبی خۆمانە پێوترێ فیکۆ ئۆڕاڵ کە لە ڕێی پیسایی و جارێشتر لە ڕێی دەمەوە گوازێتەوە و سوورەکە دووبارە بێتەوە منداڵان یاخود دایکان و باوکان بۆ خۆپاراستن لەم نەخۆشیانی باسی دەکەی چی بکەن ئەم نەخۆشییان زیاتر ینی ئەمەشیان پاکخاوێنی زۆر مینیمە بەتایبەت مینۆکردنی مناڵەکە چونکە ئەم مناڵە کاتێ بەتایبەت بەیانیان کە هەڵەسێ خوری کۆمی ئەخورێنێ و بێ دەست شۆردن ئەمانە یا چێتە WC جارێشتر دەستی ناشوا و خواردن یان دەستی بۆ دەمی ئەبا یا خواردنێک ئەخواتۆمە سوورەکە جارێشتر دووبارە ئەبێتەوە ئەچێتەوە دەمی و ئەچێتەوە ئەمەش معڕەزە بۆی بگوازێتەوە بۆ تەواوی ئەوانەی ماڵەوە بۆیە نینۆکردن زۆر مهمە بەکارهێنانی عیلاج زۆر مهمە ئەو کاتەیە و ئەو کاتە گەر یعنی علاجەکەی وەرگرتووە مشتانە ئەتوانێت یەکسەر ڕاستەوخۆ بڕاتەوە بۆ ناوەندەکانی خوێندن و ئاساییە دوور نەکەوێتەوە ئاساییە زۆر باشە سەبارەت بە ئەو نەخۆشی کە پێی دەوترێت کۆکەڕەشەوەی لە زمانی پزیشکی بە وپینکەف ناسراوە ئەم نەخۆشیان قسە چیە لەسەری بە هەمان شێوە نەخۆشیێکی گوازراوەیە کۆکەڕەشەش خۆشبەختانە تۆ ینی کەم بۆ تۆ وەکو جاران نییە ینی ئێستا بەڵام هەر هەیە کۆکەڕەشە لای پێوترێ کۆکەڕەشە و پێوترێ کۆکە سەد ڕۆژیەکە سەد ڕۆژی ئەمە هاتە مناڵەکە تووشی کۆکێک ئەبێ بە بەردەوامی ینی کۆکەکە فاسیلەی تیانە قەتعیتیانە بە بەردەوامی ئەکۆکە و دوای کۆکەکە ڕشانەوەی لەگەڵایە و ناڕەحەتە بێ و بێحەواسە بێ و بێتاقەتە بێ و شتیای خواردنی نامێنێ و ئەمانە ئەمەش دوای وەرگرتنی عیلاج و بەس ئەبێ ماڵەوەش عیلاج وەرگێت تەواوی ئەوانەی ئەندامانی ماڵەوە کە لەگەڵینی 5 ڕۆژ دوای وەرگرتنی عیلاج ئەمانە کەسی توش بوو ئاسایی ئەتوانێت بڕاتەوە بۆ ناوەندەکانەکە 5 ڕۆژ دوای ئەمە ئاسایی ئەتوانێت
مناڵەکان ئێستا ئێوەزان چوانەیەکمان هەیە ئێمە وانەی چی بوو؟ هێڵز ئافرە زۆر باشە ئێوە بیرتانیە ئێمە لەوانەکانی تری هێڵسا باسی دەست شۆردنمان کرد ئەبێ کاتێکە چوین بۆ نان خواردن دەستمان بشۆین کاتێکە هاتینە دەرەوە دەستمان بشۆین بۆچی؟ کێ بیری ماوە بۆ بێ ئافرم بۆی میکرۆبەکان نەچنە ناو دەستمان باشە زۆر باشە ئافرم ئەی باشە بیرتانیە باسی دان شۆردنمان کرد ئافرم وتمانە بێت دانەکانیشمان بشۆین زۆر باشە دانەکاریشمان ئەبێ بشۆین کێ بێ دانەکانمان بشۆین مام شەوان باشە بۆستن ئێمە ئەبێ دەست هەڵبڕین کاتێک قسە ئەکەین باشە مناڵەکان زۆر باشە اینجا باسی چیترمان کرد خواردنی میوەکان خواردنە هەمە جۆرەکان ئێمە بێ هەموو میوەکان بخۆین هەموو جۆرە خواردنەکان بخۆین بۆچی بۆ ئەوەی بەهێز بین بۆی زاڵ بین بەسەر نەخۆشیەکانە وایە ئافرم ئێستا ئەمڕۆ باسی چیەکەین گیان باسی ئەومان کرە بێ زوو زوو خۆمان بشوین هەر کاتێ دایەوتی بچین بۆ خۆشەر ئافرم بۆی دانەکانمان ڕەش نەبێ و زوو بکەوێ ئافرم سێری ئەو ڕسمەکەن مناڵەکان سێری ئەو مناڵە جوانەکەن ها چۆن دانەکانیە شووە ئێوە زانیتان چۆن دانەکانمانە شوێنە ها فێر بووین جا دەستەکانمان ئەشۆین اینجا خۆمان ئەشۆین دواتر مناڵێکی چۆن دەرەچین مناڵێکی پاک و جوان و تەندروست وایە ئێوە هەمووتان پاک و جوانن باشە با سێری ڕسمێکی تر بکەین اینجا دەم و چاومان ئەبێ زوو زوو بشۆین وەکو ئەو مناڵە جوانە ئێوە مناڵان ناسن ئەو مناڵێکی جوانە هەموو ڕۆژێ دەم و چاوەکەی شووە بۆی دەم و چاوی پیس نەبێت کاتێکە نانەکانی ئەخوا بۆی دەمی پاک بێتەوە دەم و چاویە شوات ئێوە ژواکەن دوای نان خواردن ئافرم شتێکی ترمان هەیە باخچەکەمان باخی ماڵەکەمان شارەکەمان ئەبێ چی بکەین بۆیە پاک بێت ئەبێ هەر شتێکمان بینی بیکەینە ناو ئەم سەلەی خۆڵەوە باشە گیان ئافرم ئێوە زۆر زۆر عاقڵن هەمووتان گیان ئێ ئافرم گیان وایە ئەبێ ئێمە ژینگەکەمان پارێزین بۆچی بۆیە ژینگەکەمان پاک بێت حەزمان لە ژینگەکەمان بێ بچین گیان ئافرم من ئەزانم ئێوە هەمووتان عاقڵن گیان زۆر باشە ئەی سێری ئەو مناڵە جوانانەکەن ها کلاسەکەیان پاکەکەنەوە ئەبێ چی بکەین هەر شتێکمان بینی لە کلاسەکەمان هەڵی گرین لای بین بۆی کلاسەکەمان پیس نەبێ باشە مناڵەکە سێری ئەم ڕسمە بکەن ئەم کوڕە جوانە کاتێکە لە تاوالێت دێتە دەرەوە یان کاتێکە ئەچێ بۆ نان خواردن چیەکە دەستەکانی شووە ئەبێ بەچی دەستەکانمان بشۆین بە سابوون یان شامپۆ هەر شتێک کە دەستەکانمان پاک بکاتەوە دواتر بە کلێنز ئەیسڕین کاتێ هاوڕەیەکمان نەخۆش بوو نابێت کلێنز بەکارنێنێ ئەبێ هەمومان کلێنز بەکاربێن و نابێ نزیکیشی بینەوە باشە مناڵەکان هەر کلێنسێکیشتان بەکارهێنا خێرا ئەیخێنە ناو چەنەکی خۆڵەکە چونکە ئەو میکرۆبی پێوەیە ئەبێ زوو فڕێ بین نابێ زۆر بە دەستمانەوە بیهێڵینەوە باشە؟ باشی؟ باشم ئێستا وانەی چیتان هەبوو؟ دەست شاردن زۆر باشە واتە تۆ تیچەرەکە پێی وتن کە دەست بشۆن؟ باڵە چی فێر بووی تۆ لەوانەکە لەمە دووە کە پێش نان خواردن و دوای نان خواردن دەستە شۆرید یاخۆ دەست ناشۆی؟ دەیشۆرم بۆچی باشە بۆچی دەست ئەشۆی؟ چونکە نەخۆش نەکەوین زۆر باشە واتە تۆ ناتەوێت نەخۆش بکەوی باشە تۆ ئەگەر نەخۆش بکەوی کۆکەت بێ یاخود بپژمی چی بەکارەهێنی هەر دەست ئەخەیتە ئێرەت یا کلێنس بەکاردێنی؟ کلێنز زۆر باشە ئەی دوای کلێنسەکە چی لەکەی؟ فڕەمە ناتە نەخۆڵەکە زۆر باشە ئەی تۆ چۆنی؟ باشم زۆر باشە ئەمڕۆ لەوانەکە شت فێر بووی؟ بەڵێ زۆر باشە تیچە چی وت؟ وتێ بێ خۆتان بشۆن
زۆر باشە چیتر ئەپێ کە لە تاوێت هاتینە دەستم بە سابوون بشۆم زۆر باشە بۆچی؟ لەوەری میکرۆ بچێتە ناو دەستمانەوە بەڵێ زۆر باش ئەگەر منداڵێک نەخۆش کەوت بێ کۆکەی هەبێ هەڵامەتی هەبێ یاخود تووشی نەخۆشیێک بوو بێ یاری لەگەڵەکەی؟ لەبەری منیش تووشە بم واتە ئەگەر منداڵێک نەخۆش کەوت بێ یاری لەگەڵ ناکەی لە دەرەوە لە کۆڵان زۆر باشە. ڕەنگە زۆر نەخۆشی ما بێتەوە لەو نەخۆشیانەی کە گونجە لە مناڵێکەوە بۆ مناڵێکی دیکە بگوازرێتەوە بۆ نمونە سیل یاخود سکەیبی زگەڕی ڕەنگە ئەمانە زۆر باو نەبن ئێستا لە کۆمەڵگای خۆمان بەڵام ئەوەی کە گرنگە بەلامەوە ئێستا هاوڵاتیان کە گوێ بۆ جەناب دەگرن باسی نەخۆشیەکان نەکەین فلان نەخۆشی پێویستە ئەوەندە ڕۆژ دوور بکەوێتەوە فلان نەخۆشی پێویستە ئەوەندە ڕۆژ دوور بکەوێتەوە و تێکەڵی منداڵی دیکە نەبێ بەڵام هاوڵاتی لە ماڵەوە ناتوانێت خۆی جای بکاتەوە مناڵەکەی توش بە کام نەخۆشی بووە هاوڵاتی تەنها نیشانەکە ئازانێ واتە لە ماڵەوە مناڵەکەی تووشی ناڕەحەتیەکە بێ هاوڵاتی لە ماڵەوە ئەگەر کام نیشانانەی بەدی کرد لە مناڵەکەیە بزانێت کە ئەمە ئەگەری هەیە توش بە نەخۆشی گوازراوە بوو بێتەوە مناڵەکەی جیا بکاتەوە تاوەکو پزیشکەکەی بینێت من وەکو ینی پزیشکی پایبڵندی مناڵان ئامۆژگاریم بۆ هەموو دایک و باوکێک هەیە هەر کاتێک مناڵەکەی تووشی تا بێتاقەتی ینی ئازار یا سووربوونەوەی پێستی لەگەڵا بوو هەر سووربوونەوەی پێستی لەگەڵا بوو کە زۆربەی لەشی گرتەوە ئەمانە بە سووترین کات بیهێنێتە بۆ ڕاژکاری مناڵان یا پیشانی پسپۆری نەخۆشیەکانی مناڵان بیدا بۆ ئەوەی بۆی جا بکرێتەوە کە پێی بوترێ ئەم نەخۆشی تۆ ئەمەیە بۆی جا بکرێتەوە لە کەسی تر و پێی بوترێ بۆ ماوەی ئەوە نەجا بکرێتەوە دوو دایک و باوکەکە و خۆیان ناتوانن جایکەنەوە لە کەسانترانی بۆ منەگەر من ئێستا باسی هەنێ نمونە بۆ بکەمانە کاکتۆرجان سوورێژە لە وڵاتی ئێمە ماوەیەکی باشە ینی نەماوە ینی زۆر کەم بۆتەوە ئەمەش بەهۆی ئەوەی کە خەڵک ینی وعی تەندروستی هەیە خەڵک کوتان بەکارهێنێت ینی ڤاکسین و لوقاحوەمە بەکارهێنێ ئەمانە زۆربەی دایکەکان هەندێک جار مناڵەکان ئەهێنن بۆ خەسخانە ئەمانە ترسیان لەوەیە کە مناڵەکان تووشی سوورێژە بووە بەڵام زۆربەی ئەو مناڵانە ینی سووربوونەوەی ئاساییە کە پێی وترێ گوڵی تا ینی گوڵی تا لە دوایی تا کە پرسیار لە دایک باوکێکەیە ئەڵێ دوو ڕۆژ پێشستا تایە بۆ ئەڵێ بەڵێ کاکتۆژە ئێستا ماوە ئەڵێ نەوەڵان نەماوە اینجا سووربوونەوەی پێستەکە دروستە بێت ئەمە ئاساییە سوورێژە نییە گوڵی تای پێ ئەڵێن ئەمە زۆر ئاساییە ئەمە سوورێژە نەخۆشیەکە ئەمیشیان هەر وەکو نەخۆشیەکانی تر ڕۆژێ بۆ دوو ڕۆژ پێشەوەی ینی سووربوونەوەکان دەرکەوێت لە مناڵەکەیە معڕەزە بگوازێتەوە بۆ خەڵکی تر و ئەمانە 4 ڕۆژیش دوای ئەوەی کە سووربوونەوەکان دەرچوو لە مناڵەکەیە هەر معڕەزە بۆی بیگوازێتەوە بۆ کەسی تر و ئەمانە بەڵام چۆن جیاکەیتەوە لەمە سوورێژە لەسەرەوە دەست پێکا سووربوونەوەکان بۆ خوارەوە یعنی سووربوونەوەی چاوی لەگەڵایە تایەکی زۆری لەگەڵایە دوای دەرکەوتنی سووربوونەوەکان تایەکە هەر بەردەوامە بێت بەردەوام لەگەڵایەتی کۆکەی لەگەڵایە ئاوی لوتوەمانە وەکو هەڵامەتوەمە بەردەوام ئەم نیشانانی کە لە هەڵامەتایە لەویش هەیە زۆر بێتاقەتێکە زۆر لەشی زۆر بە زۆری ئەیگرێتەوە یعنی ئەمە نییە هەر دەنگێک و دوو دەنگ دەرکەوێت ئەمانە بۆیە ئەمەش یعنی ئەتوانرێت جیا بکرێتەوە لە خەڵکی تر و ئەمانە بۆ ماوەی ئەمەشیان بۆ ماوەی 4 بۆ 8 ڕۆژ پێویستە زیاد بکرێتەوە لە ناوەندەکانی خوێندنیا حتا لە ماڵەوەش لەگەڵ دایک و باوکۆمانە بۆی نەگوازێتەوە بۆ کەس. بەکارهێنانی ماسک یاخود دەمامک هەروەها دەستکێش و جلوبەرگی تایبەتی لە کاتی ئامادەکردنی خواردن هۆکارێکی گرنگە بۆ پاراستنی ئەو کەسەی خواردنەکە ئامادە دەکات هەروەها بۆ پاراستنی تەندروستی خواردنەکە بۆ ئەو کەسانەی خواردنەکە دەخۆن. بەشێکی گرنگ لەو ڕێنمایی و هۆشیاریە تەندروستیانەی کە بە قوتابیانی قوتابخانەکان یاخود منداڵانی باخچەکان پێویستە بدرێ بریتە لە مامەڵەکردن لەگەڵ نان خواردن کە بەشێکی گرنگە لە خۆپاراستن لەو نەخۆشیانە کە ئێمە باسی دەکەین بە تایبەت نەخۆشی پەتای ڤایرۆسی یاخود ئەو نەخۆشیانەی کە بەهۆی پیسبوونی خواردن و خواردنەوەوە تووشی منداڵان دەبێ و تووشی سکسون و ڕشانەوە و نەخۆشیەکانی دیکە کرمی ڕیخۆڵە هەموو نەخۆشیەکانی دیکە کە باسی دەکەین
زۆرینەیان پەیوەندیان بە نان خواردنەوە هەیە بۆیە پێویستە لە کاتی نان خواردندا گرنگی بەوە بدرێ هەر منداڵێک یەکێک لەو نەخۆشیانەی هەبێت جیا بکرێتەوە پاشان هەر منداڵێک لە کەلوپەلی تایبەت بە خۆی نان بخوا هیچ منداڵێک لە نان و کەلوپەلی کەسێکی دیکە نەخوا هەموو ئەمانە ڕێگری دەکەن لە بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان. بەڕێوەبەری باخچەی منداڵانەکە مامۆستا بنار باز لەوە دەکات هەموو ئاسانکاریەک دەکەن بۆ هەر منداڵێک کە پێویستی بە جاکردنەوە یاخود پێدانی مۆڵەت هەبێ لە کاتی بوونی نەخۆشیەک کە مەترسی لەسەر بڵاوبوونەوە بۆ منداڵانی دیکە دروست بکات. مامۆستا تۆوەک بەڕێوەبەری ئەم باخچەیە کە ئێمە سەردانمان کردووە ئەمانەیە بپرسین بەشێکی گرنگ لە ڕێکارەکانی پارێزگاریکردنی خۆپارێزی بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانەی کە تایبەتە بە منداڵانی تەمەنی باخچە و تەمەنی قوتابخانەکان بە دڵنیاییەوە بریتە لە جیاکردنەوە و تێکەڵ نەبوونی ئەو منداڵانی تووشی نەخۆشی دەبن. ئێوە وەک بەڕێوەبەر لە ڕووی ئیداریەوە لەم باخچەیە چۆن مامەڵەکەن لەگەڵ منداڵێک کەوا هەستەکەن تووشی نەخۆشیەک بووە؟ بەڵێ زۆر باشە بەخێراتن سەر چاومان. ئێمە شانازی بە زۆر شت ئەکەین لە قوتابخانە و بەخشەکانی وازیێکێک لەوانە لایانی تەندروستی لایانی تەندروستی گرنگێکی زۆر باشی هەیە لە ژیانی هەر هەمومانە پێویستە بە تایبەتی سەیری بکرێت بۆ نمونەکاری بۆ بکرێت بۆ بر پێشچوونی ئەم سلکە لە کۆمەڵگایە. بەخشەکەی ئێمەش شانازی بە زۆر شتەوە ئەکات و زۆر شتی هەیە لە بوارەکانە بواری پەروەردە فێرکاری زانستی شان بەشانی ئەوان ئێمە لانی تەندروستیش باقێکی زۆر زۆری پێدەین. خۆشبەختانە ئێمە کارمەندی تەندروستی تایبەتمان هەیەەوە جەناحی تایبەت و ژووری تایبەتمان هەیە بۆ ئەم بابەتە. ڕۆژانە ئەم کارمەندە تەندروستی ئێمە کەیەتە دەوام ئێمە هاوکارێکی باشین وەک ئیدارە بۆی دەستکراوین لە هاوکاریکردنیە خۆی تەبیعی سەردانی ژوورەکانەکەوەکی ئیشی ڕۆژانەی لە هەر حاڵەتێک کە تێبینی ئەو بکان مناڵێکی ئاسایی تووشی بارودۆخەیە حاڵەتێک بووە تەندروستی تەواو نییە ئەیهێنێتە ژوورەکەی خۆی لە مناڵەکانی خۆی جێ ئەکاتەوە. ئەگەر دوای ئەوەی کە بۆی دەرەکەوێت ئەمە بۆ نمونە سک ئێشەیەک شتێکی بەسیتە کە ڤایرۆسی نیە گوازراوەنی حاڵەتەکە ئەوەی کە پێویست بێ و فریاگوزاری سەرەتایی بۆی ئەکات تا خود باش بتوزە ئارام بێت و ئەچێتەوە هاوڕێکانی ئەگەر زانیمان شتەکەوانی و پێویستی بە چارەسەر لە دەرەوە چونکە ئێمە چارەسەرکردنی مناڵەکان سنووردارە لێرە تەنها ئەوەی بۆ ئۆکرین کە لە چوارچەوەی فریاگوزاری سەرەتایی زیاتر نیە و ئاڕاستی بۆ نمونە تەلەفۆن بۆ دایک و باوکی ئەکرێت و ئاگادارکرێتەوە بارودۆخی مناڵەکەی ئاوایە لە کاتێکە ئەگەر ئەوان کاتیان هەبێ زوویان مناڵەکە ئەبەنەوە بۆ ماڵی خۆیانە خۆ ئیبن بۆ بنکەیەکی تەندروستی ئەگەر نە ئێمە لە هەر لە ژووری کارمەندی تەندروستیەکە هەڵینەوانێ بۆی کە نرسەکە بە دیارەوە بێت چاودێرێکە بۆی خراپتر نەبێ بارودۆخی تەندروستی لە حاڵەتی دووەم و ئەگەری دووەمە ئەگەر زانرە ئەم نەخۆشیە ڤایرۆسیە احتیمالی هەیە مناڵەکانی کە توش بن ڕێکاری سەرەتایی بۆ گیرێتە بەر ئەمی شەرۆک و بەڵێ بەست لەوەیە نەکرد ڤایرۆسی هەر نەخۆشیێکی دیکە کە بگوازرێتەوە لە هەر حاڵەتێکە بە دڵنیاییەوە هەر شتێک لە زمنی لە چوارچێوی تەندروستیە بێت ئێمە بزانین زیان یاخود کاریگەری بۆ سەر هەر مناڵێکی باخچە هەیە لە بەرەوەی ئێمە مناڵمان زۆر زۆرە لێرە و تەندروستی یاخود باش تەندروستی مناڵەکانی کەش بەلای ئەمەوە زۆر زۆر گرنگە ئەوە دووبارە هەر لە ژوورەکە ئەمێنێتەوانێ و دایک و باوکی بانگ ئەکرێت و ئێمە دەستکراوین پێشنیازی ئەوەیان بۆکەین کە مناڵەکە مەودایەکی زیاتر چەند ڕۆژێکی زیادە لە ماڵەوە بێڵنەوانێ و ئێمە کێشەمانە دوایی تەعویزی مناڵەکە ئەکرێتەوە ئەگەر خێزانەکە هاوکارمان بن کێشەی ئەوەیان نییە مناڵەکە بێتەوەیانێت و بەلای ئەمەوە ئاسایە گرنگ تەندروستی مناڵەکەیە تا ئەو کاتی بارودۆخی مناڵەکە ئاسایە بێتەوە هیچ کێشەیەکی نامێنێ دوایی بابگەڕێتەوە بۆ دەوام و ئێمە کێشەمانی زۆر باشەوە تا کاتێک منداڵێک لەو حاڵەتی باست کرد تا ئەو کاتی پزیشکێک بۆی دیارەکە ئێوە هاوکاریەکەن و مۆڵەت دەن کە نێتەوە بەڵێ ئەو کاتی کە تەواو مناڵەکە ئێمە تەلەفۆنچکە عادەتەن ئەمە شتێکمان هەیە لێرە پێڵین تەلەفۆنات هەموو ڕۆژێک کە غیاباتی مناڵ وەرئەگیرێ ئەگەر بزانانی مناڵێک حاڵەتێکی هەیە دایک بۆ کاڵێ نەخۆشە مامەسا لە بەرەوە ناینێرمەوە دوای مەڵێ 5 ڕۆژی کە تەلەفۆنی بۆ ئەکرێتەوە ئەگەر لی ئەپرسین بارودۆخی مناڵەکە باش بۆیانە مناڵەکە تاو ئاسایی هیچ کەشێکی تەندروستی نەماوە ئاسایە دەرگە ئێمە هەرکراوەیە و مناڵەکەیەتەوە بۆ باخچە و پێشواسی لێ یەکەین. بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەندروستی وەک باسمان کردبوو هەموو کاتێک دوای بەرنامەکە پاشکۆیەکی بچووکمان دەبێت بۆ قسەکردن
یاخود خستنە ڕووی هەندێک زانیاری و ڕێنمایی کورد لەبارەی بابەتێکی گرنگی ڕۆژەوە لە پاشکۆی ئەم جارەی بەرنامەی تەندروستیمان باز لە بابەتێک دەکەین کە بەڕاستی بۆتە باسی میدیاکانی جیهان وەک یەکێک لە مەترسیەکان باز دەکرێت ئەویش ڤایرۆسی کۆڕۆنایە. بابزین ئەم ڤایرۆسەی کە لە وڵاتی چین بڵاو بووەتەوە و بەپێی هەواڵەکان باز لەوە دەکرێت گەیشتوەتە چەند وڵاتێکی دیکەی وەک ئوسترالیا، ئەمریکا، کەنەدا، تایوان و چەندین وڵاتی دیکەی وەک فەڕەنسا و هەندێک وڵاتی ئەوروپی. بزانین ئایا ئەم ڤایرۆسە چییە و ئایا لە چه خێزانێکی ڤایرۆسیە، چ نیشانەیەکمان بۆ دروست دەکا، گرفتی چیمان بۆ دروست دەکا لە ڕووی تەندروستیەوە. ئێمە وەک پزیشکان ڕێنماییمان چییە سەبارەت بە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە؟ ئێوە وەک هاوڵاتیان ئایا بە چ ڕێگایەک خۆتانی لێ بپارێزن؟ خۆشەویستان، ڤایرۆسەکە وەک ناوی زانستی لەبەر ئەوەی تازە دۆزراوەتەوە ئەم ساڵی 2019 ناو نراوە NCOV 2019 واتە نۆڤڵ کۆڕۆناڤایرەسی 2019. ئەم ڤایرۆسە سەر بە خێزانێکی ڤایرۆسیە. ئەم خێزانە ڤایرۆسیە پێیان دەوترێت کۆڕۆنا. ڕەنگە زۆرینەتان لە هەواڵەکان یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دەیبیستن نووسراوە کۆڕۆنا ڤایرەس. ڤایرۆسەکە بە تایبەت ناوی کۆڕۆنا نییە، بەڵکو ناوی NCOV 2019 واتە ئەو ڤایرۆسی کۆڕۆنایی کە ساڵی 2019 ئێستا دۆزراوەتەوە لە وڵاتی سین و بڵاو بووەتەوە. ڤایرۆسەکە سەر بە خێزانێکە کە پێی دەوترێت کۆڕۆنا. ئەم کۆڕۆنایە چەندین ڤایرۆس دەگرێتەوە، واتە ئەم خێزانە هەر لە ڤایرۆسێکی بڵێن بێکێشەی وەک ڤایرۆسی هەڵامەت تاوەکو ئەو ڤایرۆسانەی کە گرفتی گەورەی کۆئەندامی هەناسەمان بۆ دروست دەکەن زۆرینەیان سەر بە خێزانی کۆڕۆنان. بەڵام ئەم ڤایرۆسێکی ئێستا بڵاو بووەتەوە یەکێکە لە ڤایرۆسە خراپەکانی خێزانی کۆڕۆنا کە باز لەوە دەکرێت تا ئێستا نزیکەی 2000 کەس تووشی ڤایرۆسەکە بوون لە جیهاندا. پاشان ئەم ڤایرۆسە نمونەیەکی دیکەی ئەم ڤایرۆسەمان هەیە کە ئەویش بریتە لە ڤایرۆسی سارس لەگەڵ مێرس. واتە ئەم ڤایرۆسە لە ساڵانی پێشووتر لە خێزانی کۆڕۆنا دوو ڤایرۆسی دیکە بڵاو بوونەوە بە ناونیشانی MERS لەگەڵ SARS. ئەم دوو ڤایرۆسە چین. ئەم دوو ڤایرۆسە سەر بە هەمان خێزانی ئەو ڤایرۆسە نوێن کە ئێستا لە چین بڵاو بووەتەوە و مەترسی بڵاوبوونەوەی بە جیهاندا لێ دەکرێت. ڤایرۆسی سارس لە زمانی پزیشکیدا ئێمە پێی دەڵێن چی؟ Severe Acute Respiratory Syndrome واتە ئەو ڤایرۆسەی کە تووشی نەخۆشیەکی قورسی لە پڕی کۆئەندامی هەناسەمان دەکا. ئەمە لە ساڵی 2001 لە وڵاتی سعودیە بڵاو بوویەوە. پاشەوەی کە بڵاو بوویەوە چەندین کەس تووشی ڤایرۆسەکە بوو و بەداخەوە هەندێک کەس بەهۆی ڤایرۆسەکەەوە مردن. ئەم ڤایرۆسەی کە لە وڵاتی چین بڵاو بووەتەوە سەر بە هەمان خێزانی ئەو ڤایرۆسەیە کە ساڵی 2001 بە ناونیشانی ڤایرۆسی سارس بڵاو بوویەوە لە سعودیە و چەندین کەسی کوشت. پاشان بابزین ئەم ڤایرۆسە لەکوێ بڵاو بوویەوە؟ وەک دەزانن هەمووتان ڤایرۆسەکە لە وڵاتی ووهان لە وڵاتی بڵێن لە شاری ووهان لە وڵاتی چین بڵاو بوویەوە. لە ناوەڕاستی مانگی 12 2019 ڤایرۆسەکە یەکەمین کەیسی توش بوو بە ڤایرۆسەکە دۆزرایەوە، بەڵام لە 5 کانونی دووەمی 2020 یەکەمین کەس بەهۆی نەخۆشیەکەوە گیانی لە دەستداواتە یەکەمین کەس کە بەهۆی نەخۆشیەکەوە مرد لە 5 کانونی دووەمی 2020 بوو. بەداخەوە دیارە هەموو نەخۆشیە کە سەرەتا بڵاو دەبێتەوە لەبەرەوەی زانیاری ئەوتۆ لە بەردەستدانیە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو نەخۆشیە پێویستی بەکاتە تاوەکو لێکۆڵینەوە لەسەر ئەو نەخۆشیە و ڤایرۆسە بکرێ و چارەسەری ئەوتۆ بدۆزرێتەوە. پاشان بابزانین نیشانەکانی ڤایرۆسەکە چییە؟ وەک دەبینن نیشانەکانی ڤایرۆسەکە خۆشەویستان لەبەر ئەوەی ئەم ڤایرۆسە لە کۆندامی هەناسە دەدات واتە لە خێزانی کۆڕۆنایەوە گوتمان تووشی کۆندامی هەناسە دەبێت هەمان نیشانەکانی هەڵامەتی ئاسایی هەیە یاخود پەتایی وەرزی نیشانەکانیش کە بریتین لە لووتگیران ئەو بە لوودداهاتن کۆکەوتایەکی توند بەڵام ئەوەی ئەم ڤایرۆسە جیا دەکاتەوە لە ڤایرۆسەکانی دیکە بریتە لەوەی کە کۆکەوتایەکەی هەندێک تونتر دەبێت و هەندێک جار ڕەنگە تووشی هەوکردنی سیەکانمان بکە. هەوکردنی سیەکان لەم ڤایرۆسەدا
تووشی هەناسە توندێکی گەورەمان دەکاواتە لەگەڵ ئەوەی تووشی هەوکردنی سیەکانە بین لەگەڵیشیدا هەناسە توندێکی زیاترمان تووشە بێ کە ئەمەیش هەندێک جار هۆکاری مردنە لە زۆربەی حاڵەتەکاندا و هەندێک جاری زۆر کەمیش تووشی وەستانی گورچیلەمان دەکا. پاشان بزانین وەک گواستنەوە ئەم نەخۆشیە بە چ ڕێگایە دەگوازرێتەوە. نەخۆشیەکە ڤایرۆسێکە لە کۆندامی هەناسە دەدا کە ئێمە زانیمان ڤایرۆسەکە لە کۆندامی هەناسە دەدا و گرفتەکانی کۆئەندامی هەناسەمان بۆ دروست دەکا بەوە دەزانین کە ڤایرۆسەکە لە ڕێگەی هەناسەدانەوە دەگوازرێتەوە بە هەمان ڕێگای گواستنەوەی پەتا یاخود بڵێن پەتای وەرزی یاخود هەڵامەت. بەڵام ئەوەیان ڤایرۆسە جیا دەکاتەوە زۆر بە خێرایی و مەترسیدار بڵاو دەبێتەوە لە ڤایرۆسەکانی دیکە. لەبەرەوەی ئەم نەخۆشیە هێندە بە مەترسیداری بڵاو بووەتەوە ڤایرۆسەکە بۆیە وڵاتان بەگشتی و چین بە تایبەتی کە ڤایرۆسەکەی تێدا بڵاو بووەتەوە ڕێکاری تایبەتی گرتووەتە بەر لەوانە بڕیاری داوە نەخۆشخانەیەکی هەزار بێدی دروست بکات لە ماوەی 10 ڕۆژدا وەک دەوتێت تەواو ببێ بە پێی قەرارەکەیان بێت پێویستە لە 5 دوودا نەخۆشخانە هەزار بێدیەکە بۆ ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی نەخۆشانی ئەم ڤایرۆسە کۆتایی پێبێت. هەروەها ڕێکارەکانی دیکە قەدەغەکردنی هاتوچۆ لەو شارانەی کە زۆرینەی هاوڵاتیانی توشبوو بە ڤایرۆسەکەی تێدایە لەوانە شاری ووهان. هەروەها چەند ڕێکارێکی دیکەیان گرتووەتە بەر وەکو ڕاوەستاندنی ئاهەنگەکان بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی کە لە دواتر باز لە ڕێگاکانی خۆپاراستن دەکەین هەموو ئەمانە گیراونەتە بەر. ئێستا بزانین ڕێگاکانی خۆپاراستن لەم ڤایرۆسە مەترسیدارەی کە بڵاو بووەتەوە و هەمومان خوازیاری نەگاتە کوردستان چییە؟ ڤایرۆسەکە وەک هەڵامەت و پەتای ئاسایی لە ڕێگەی هەناسەدانەوە دەگوازرێتەوە. ئێر درۆپلێتس ئەم ئێر درۆپلێتانە واتە دەنگکۆڵەی هەوا جا لە پژمەوە بێت یاخود کۆکە یاخود بەهۆی بە کەلوپەلێکی پیسەوە بێ ئێمە بیبین بۆ دەممان لە هەر ڕێگایەکەوە بێ بەکارهێنانی کەلوپەلی کەسانی دیکە دەگوازرێتەوە. بۆیە بە چ ڕێگایە خۆمان بپارێزین؟ یەکەم دەست شۆردن. خۆشەویستان ئەم ڕێگایانی خۆپاراستن ڕەنگە کە گوێتان لێی دەبێت زۆر بە ئاسایی و بە شتی بڵێن ئاسانی بزان بەڵام زۆر گرنگە بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە. دەست شۆردن پێش نان خواردن دوای نان خواردن پێش بەکارهێنانی هەر کەلوپەلێکی تازە کە پێت ئەگا بە تایبەتی ئەو خواردنانی کە لە دەرەوەی کڕی لە بازاری کڕی هەروەها لە دوای مامەڵەکردن لەگەڵ هەر کەلوپەلێک وەک وتمان کە لە بازارەکان ئەی کڕی بە تایبەتی ئەو کەلوپەلانەی کە لە دەرەوەی وڵاتەوە دێن. پاشان بەکارهێنانی ماسک. بەکارهێنانی ماسک یەکێکە لە ڕێگە گرنگەکان بۆ خۆپاراستن لە زۆرینەی و نەخۆشیە ڤایرۆسیانی کە بۆ کۆندامی هەناسن و بە تایبەتی لەم ڤایرۆسە کە پێی دەوترێ ڤایرۆسی کۆڕۆنا بەکارهێنانی ماسک و هەروەها دەستکێش هەموو ئەمانە ڕێکاری گرنگن. خۆشەویستان هیچ عیبە نییە ئەگەر لەمە دوا ئەڕۆینە دەرەوە بۆ شوێنە قەرەباڵغەکان ماسکمان لە دەم کردبێت تاوەکو دوور بکەوینەوە لە توش بوون نەک هەر ئەو ڤایرۆسە ئەگەر ڤایرۆسی ئاسایی هەڵامەتیش بێ. هەروەها ڕێکارێکی دیکە وریایی لە بەکارهێنانی ئامادەکردنی خواردن بە تایبەت خواردنە ئاژەڵیەکان و زیندووەکان بۆ نمونە کەسانێک لە دەرەوە ماسی ئەکڕن مریشک ئەکڕن یاخود گۆشتی حیوان دێننەوە زۆر بە وریاییەوە بە بەکارهێنانی دەستکێشی تایبەتی خواردنەکە ئامادە دەکەی. هەروەها پاش ئەوە خواردنەکە پێویستە باش بکوڵێ تاوەکو ڤایرۆسەکە کاریگەری نەمێنێ ئەگەر بێت و تێدا بێ. ئەمە ڕێگایەکی گرنگی دیکەی خۆپاراستنە. ڕێگایەکی دیکە بریتە لە دوورکەوتنەوە لە ئاژەڵان. لەم کاتانەدا پێویستە دوورکەوینەوە لە مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵەکان بە تایبەتی ئەو ئاژەڵانەی کە گومانیان لێ دەکرێ نەخۆش بن یاخود لە دەرەوەی وڵات کە ئێستا کوردستانی خۆمان ڤایرۆسەکەی تێدا نیە ئەو ئاژەڵانی لە دەرەوە دێن پێویستە خۆمانیان لێ بە دوور بگرین. پاشان ڕێکارێکی دیکەی خۆپاراستن بریتە لەوەی کۆمەڵە کەسانێکن لە وێت مارکێتەکان کار دەکەن. وێت مارکێتەکان ئەو مارکێتانن کە بڵێن خواردنی ئاژەڵی زیندوو ماسی و خواردنە دەریایەکانی تێدایە پێویستە ڕێکاری تایبەتی بگرنە بەر. دەستکێش لە دەست بکەن وەک باسمان کرد ماسک ببەسن جلوبەرگی تایبەتیان لە بەردابێ. دوای ئەوەی کە لە مارکێتەکە کارەکەیان تەواو بوو ئەو کاتە دەتوانن جلوبەرگەکە و دەستکێش و ماسکەکان فڕێ بدەن. هەروەها ئێمەش ئاگاداری ئەو خواردنانە بین کە لەوێت مارکێتەکان بەکاری دەهێنین.
تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.